کۆمەڵی ئیسلامی کە خاوەنی کۆمەڵێک هەڵوێستی ناوازەیە و خاوەنی کۆمەڵێک کار و پرۆژەی بەرچاو و کاریگەرە لە کۆمەلگادا بۆ خۆشی هێزێکی سیاسی لە هێزێکی سیاسی کاریگەر و گەورەیە لە هەرێمی کوردستان و بگرە لە عراقیش کۆمەڵی ئیسلامی پێگەی خۆی هەیە تەمەن هەموو خەڵک دەزانێت. ئێمە بڕوامان بەوەی هەیە کە ئەم خەڵکو زەماوەرە هەڵسەنگاندنی خۆی هەیە و بەپێی خوێندنەوەمان و تەماشاکردنی خەڵکو زەماوەرمان بەگشتی بەڕاستی کەمە ئێمە ئێستا پێمان وەقسمان ڕوو لە هەموو خەڵکە کە ئەگەر دەیانەوێ یاسا سەروەر بێ، ئەگەر دەیانەوێ حکومڕانێکی تەندروست لەم وڵاتە بەرقەرار بێ، ئەگەر دەیانەوێ ئێستامان باش بێ، خۆشگوزەران بین، ئەگەر دەیانەوێ نەوەکانی ئایندەمان داهاتوشی گەشیان هەبێ لەم وڵاتە و خاوەنی دەوڵەتی خۆمان بین، خاوەنی کیان و قەوار ڕاستەقینی خۆمان بین و خاوەنی مؤسسات و کار بە یاساکردن و بە بنەماکانی حکومڕانی تەندروست و ڕێکوپێک بێ، بەڕاستی دەبێت هەڵوێستیان هەبێ، دەبێت هەڵوێستیان هەبێ و بۆ دەنگدان ئامادە بن و گەرم و گوڕ بن و ئەوەی کە لە ڕابردوودا بینیویانە با پێوەەر بێ و هەرسەنگاندن بێ. فرسەتێکە کە من پێم وایە هەر 4 ساڵزارێک دوای دووبارە نابێتەوە، ناڕزایەکانی سەرشەقامیان لەبەر چاو بێ و گرفتی خزمەت گوزاریەکانی لەبەر چاو بێ، نەوت و سەرۆت و سامانی هەرێمی کوردستانیان لەبەر چاو بێ بۆ دەنگدان، بۆی کە بتوانین ئێمە دەنگدانی مزارێک لا کەرەوەیەک بێ لە بینی دەسەڵات و لایەنی ناڕازی.